لا دەستپێکی هەفتەی 25 خولی نایابی کوردستان و لە پیرمام لەسەر یاریگەیانی ئارەڕات چەمچەماڵ بووە میوانی ئارەڕات لە خولەکی دەولا یەکەم دەرفەتی ڕاستەقینەی یاریەکە لە لێدانێکی گۆشەوە چەمچەماڵ لە ڕێگەی هاوکار یەحیاوە گۆڵ یەکەم و پێشکەوتنی لە یاریەکە تۆمار کرد. یاریزانانی هەردوویانە چەند دەرفەتێکی کەمیان بۆ ڕێککەوتاوەکو گۆڕانکاری لە ئەنجام یاریەکە بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون و نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکە ئارەڕات بە دوای گۆڵ یەکسانی دادەگەڕا، کۆنتڕۆڵی تۆپی گرتو بۆ دەست و مەترسیدارتر دەردەکەوت. چەمچەماڵیش بە هێرشی هەڵگەڕاوە هەلی مسۆگەرکردنی سەرکەوتنەکەی بۆ دەڕەخسا، بەڵام هەردوویانە دەرفەتەکانی گۆڵیان لە دەست دەدا و یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی چەمچەماڵی میوان بە کۆتا هات. سپاسی خۆی گەورە دەکەن لە بۆ سێ خاڵێکی گرنگ و لە مەلعبی ئارارات زان پێ مەلعبی ئارارات زۆر ناخۆشە لە بۆ یاریزان لە بۆ یاریزانی مە و لە بۆ یاریزانی وانە، یعنی تو ئیز مەجالێک نییە پێویستە بە تەکتیک و پاسات ئەو تشتانەیە مزانی بە ئەو گەمەیەک بە یەک تۆپی سابتێک لای دبەوە و دوای ئەمە زۆر تۆپی سابت لەسەرمە دروست بوو، یاریزانمە بە قمەتی تەرکیزی خصوصن خەتیمەی پشتۆ ئەخطائیوان زۆر کەم بوو، غەڵەتیوان زۆر کەم بوو بڕاستی پێدرێم. یاریکی تابڵی بۆ ئێمە زۆر گرنگ بوو، ئێمە چەند شکستمان خوارد بوو، 3-4 دووڕەمانە سەرەکە بوو، تعادولێکمانە بوو، بەڕاستی زۆر تامەزروی برنەوەیە بووین. خۆسپاس بۆ خوای گەورە بە جوودمانە بوونی یارزانەکان و دەستخۆشی لە ستافی ڕاینەرانگەم توانیمان لە ینی ئارارات بەرینەوە 1-0 لەش یارزانەکانمان ساغ بێ بەڕاستی جوودێکی زۆرمان کرد کە بتوانانی تا ئەو سێ خاڵە بەدەست بێنین پلێ زیاتر بچینە پێشەوە و ئێمە هەندەرانمان زۆر دران لێ ماشکا و ئەم سێ خاڵە پێشکەش بۆوانەکەین و ئینشاءڵڵا ئەگەڕێنە ڕشکەی جاران. بەم شێوەیە چەمچەماڵ بە کاتی هاتە خانەی پێنجەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 33 خاڵ، ئارەڕاتیش بە کاتی لە خانەی 8ەم مایەوە بە کۆکردنەوەی 30 خاڵ. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.